شێرپەنجەی ملی منداڵدان چییە؟ هۆکارەکانی چین، نیشانەکانی چین چۆن دەناسرێتەوە؟ چی کاریگەریەکیە لەسەر خانمانی دووگیان؟ ئەو خانمانی کە دووگیانن پێویست دەکات کە منداڵەکانیان لەبار ببرێت یاخود منداڵەکانیان لەناو ببرێت بۆ پاراستنی گیانی خۆیان، هەروەها لە چ تەمەنێکی کۆرپەدا دەشێت منداڵەکە بە سەلامەتی لەدایک بێ. ئایا لێکەوتەکانی دواتر چییە؟ چارەسەرەکان خۆیان لە چیدا دەبینەوە؟ دکتۆرا لە ئەنازم پسپۆری نەخۆشەکانی ژنان و مناڵبوون لە کەرکووکەوە زانیاری زیاترمان پێدەدات و بێکەوە گفتوگویەکی ورد سەبارەت بەم بابەتە دەکەین. دکتۆرا لە سوپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی بەیانیت باش. سەرەتا بۆ دەست پێ بکەین، ینی نەخۆشی شێرپەنجەی ملی منداڵدان چییە؟ بەیانیت باش، ئەهلەن وەسەهلەن، بەیانی هەمووتان تەندەروست و باش بێت ئینشاء الله. شێرپەنجەی مڵی منداڵبوون، مڵی ڕەحم، ئەوەی لە شێرپەنجەی باوەکانی یەکی لە شێرپەنجەی باوەکانی ئافرەت، ئەو بەشەی خواری ڕەحمە، یەکی تایبەتی بۆ 35 حتا و 55 ساڵە تقریبەن، یەکی لە هاوکاری ئەو نەخۆشەی توشبوونی بە ڤایرۆسی هیومن پاپیلۆما ڤایرۆس. ئەو ڤایرۆسە نەقلە بێ بۆ ئافرەتان کە مەناعەیان کەمە یان گەنگی ناکەن بۆ پاک و دکتۆرە ئالا کەواتە دەتوانین بڵین هۆکاری ئەم شێرپەنجەیە هۆکارێکی ڤایرۆسیە؟ هۆکاری ڤایرۆسیەکە بڵێ یەکی مەثەلەن گەنگی ناکە بۆ پاک و تەمیزی خۆیان، یان ئافرەت یعنی گەنگی ناکە بۆ پاک و تەمیز خۆی، یان ئەو ئافرەتە کە مەناعەی کەمە بێ ڕێگا ئەبێ بۆ ئەو ڤایرۆسە، دوای ئەو ڤایرۆسە تەحویل ئەبێتە بۆ شێرپەنجەی مڵی ڕەحم، یان ممارەسەی جنسی لە دەرەوەی نیتاق شەرعی، ئەوەش ڕێگایە بۆ ئەو ڤایرۆسە، یان زیاد لە چەند کەسێکە لەبەرەوەی ئەم شێرپەنجەی زۆرە لە دەرەوە، یعنی لە وڵاتانی دەرەوە. جەگەرە کێشانش هاوکارە ئەم علاقەی هەیە و هاوکارە بۆ ئەم نەخۆشەی، ئەو کەمێک کە مەناعەی کەمە لە ئافرەتانش وتم ڕێگایە بۆ ئەم شێرپەنجەی. هۆکارێتریش هەیە دەستپێکردنی بە ممارەسەی جنسی لە تەمەنێکی زۆر مناڵ، یعنی پێش 16 ساڵ و 18 ساڵ، دەستپێکردنی بۆ عیلاقەی جنسی پێش لە تەمەنێکی زۆر مناڵ هاوکارە بۆ ئەم نەخۆشە. بەکارهێنانی حەبی مەنع و حەبی هورمۆناتی. دکتۆرە تەمەنێکی دیاریکراو هەیە کە دیاتر ئەگەری توشبوون بەم نەخۆشیە هەبێت؟ بەڵێ تەمەنێکی دیاریکراو هەیە، عومرێکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی گومان بکرێت کە تاکێک شخصێک زیاتر معڕزە بۆ ئەوەی تووشی ئەم شێرپەنجەیە ببێت، ئەم سەرەتانە ببێت؟ خۆ دەست پێکردنی ممارەسەی جنسی لە تەمەنێکی زۆر مناڵ، اینجا ئەم ڤایرۆسە ئەمێنێتە بۆ ملی ڕەحم و دیارە بێ دوای 30 ساڵ، تقریبا 35 حتا 55 ساڵ اینجا دیارە بێ. واتە ئەو هەموو ساڵی ئەوێت بۆ ئەوەی تاکێک بزانێت کە توشبووی ئەم جۆرە سەرەتانەیە، دروستە؟ بەڵێ ڕاستەکەی، یان بەکارهێنانی حەبی مەنع و حەبی هورمۆنات بۆ ماوەیەکی زۆر درێژ بەبێ چاودێری پزیشک، ئەمانە هەمووی هاوکاری ئەم نەخۆشە. دکتۆرە ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە ئەگەر هەیە تووشی ئەم نەخۆشیە ببن؟
طبعا اكيد كسك وتم اجر افرته مناعي كما شكر نخوشي شكرا مناعي دا اجري كاتي حملش مناعه دا بزي نخوشكاني مزمن قشتي مناعي دا اجري فام مناعه دا بزينا ريقا ابيبو ام فيروسا تشبونا إن جاء أما تحويل بيد واي تقريبا 10 سال يعني 20 سال بو سرطاني ملي رحم. باشە من بێگومان دێمە سەر حاڵەتی حەمل حاڵەتی دووگیانی بەڵام سەرەتا دەمەوێت بزانم کە ئایا بۆ ماوەی هیچ ڕۆڵێک دەبینێت لە تاکێکدا بۆ ئەوەی تووشی شێرپەنجەی ملی منداڵدان ببێت؟ بعدين بۆ جارێ بۆ نیشانەکانی ئەم نەخۆشە چونکە زۆر قورسە و زۆر زەحمەتە دۆزبوونی ئەم نەخۆشە کاتێ حەمل چونکە بەعزە ئاعرازی وەکو حەملە وەکو ئیسقاتە وەکو بیدایەی ئیسقاتە فدۆزبوونی ئەم نەخۆشە لە کاتێ حەمل زۆر قورسە. نیشانەکانی ئەم نەخۆشەی بوونی خوێن لە غێر کاتێ سەرمانگانە یان بوونی خوێن دوای عیلاقەی جنسی یان بوونی خوێن لە دوای وەستانی سەرمانگانە یان ئفرازات و ئیلتیهاباتی زۆر ئەگەر نەخۆشایی ئەم یعنی ئەو شەرپەنجەی ملی منداڵ توش بۆ یعنی لە مەرحەلەی زۆر متقدمە بوو ژان ئسقان و پشت و حەوز یان بوونی خوێن لە میز ئەبێ یعنی ئەگەر زۆر فترەی چوو لەسەری ئەمە بەگشتی نیشانەکانین بەڵام دکتۆرە تۆ ئاماژەت بەوە کریانی ئەشێ دا بۆ 20 ساڵی بوێک بۆ ئەوەی دەستنیشان بکرێت کە تاکێک توشببووی ئەم نەخۆشیەیە لەو مەسافەیە لەو چەند ساڵەدا هیچ نیشانەیەکەیە بە ئێمە بڵێت کە ینی نزیکین لە توشببوون بەو نەخۆشیە بە شێرپەنجەی ملی منداڵدان؟ بەڵێ ئەمە گشتی بوونی خوێن لە غێر کاتێک سەرمانگانە و بوونی خوێن لە دوای عیلاقەی جنسی ئەمە گشتی عرازی بیدایەی ئەم شەرپەنجەیە یعنی گشتی بیدایە عرازە بەڵام بۆنی ئسقان و بۆنی ژان لە ئسقان و پشت و حەوز و بوونی خوێن لە میز ئەمە گشتی یعنی معنای ئەنەه مەرحەلەیە زۆر متقدمەیە و وەختی زۆر چوو لەسەری. کەواتە دکتۆرە باس لەوە بکەین کاتێک خانمێک دووگیان دەبێت ئەم حاڵەتە چۆن کاریگەری لەسەر و خاتونە دروست دەکات لە کاتی حەملە. دۆزبوونی ئەم شێرپەنجەی کاتێ حەمل زۆر قورسە و زەحمەتە چونکە بەعزە عرازی وتم ئفرازات و خوێن وەکو حەملە بەڵام عیلاجی و ئەمێنیە لەسەر تەمەن حەملەکە و چەندێ فترەیە چوو لەسەر شێرپەنجەکە پێش 20 هەفتە یعنی بڵێن 5 مانگ ئەبێ یەکسەر عیلاج بێ یعنی حەملەکە ئینها حەمل ئەبێ و مناڵەکە دایەگرین و یەکسەر عیلاجی ئەبێ. دوای 7 مانگ دوای 28 هەفتە ئەگەر مەرحەلەکەی زۆر لە بیدایە بوو ئەتوانین ئێمە عیلاجەکە تەئجیلکەین بۆ دوای بناڵبوونەکە بەڵام ئەگەر مەراحلی زۆر متقدمە بوو گەشتووە بۆ ئیسقان و مەثانە و لە خۆڵەکان دەبێ یەکسەر ینی مناڵبوون بێ وعیلاجە بێ یەکسەر. باشە کاریگەری لەسەر مناڵەکە دروست ناکات دکتۆرە لە کاتی هێشتنەوەی کۆرپەکەدا کاتێک بڕیاری ئەوە دەدرێت کا کۆرپەکە و دایکەکەش بپارێزرێن کاریگەری لەسەر تەندروستی منداڵەکە دروست ناکات لە داهاتوودا؟ سەرەتان یعنی ئەمە معلومەیەکە سەرەتان قەت نەقل نابێ بۆ مناڵ ئەبەدەن یەک نەوعێکێ هەیە بەس میلانۆمە ئەوەی هین پێست سەرەتانی پێست
بس أما نقل أبي بو منال قد سرطان نقل نابي بو منال بلان تأكيد تأثيرك بو منال بون يعني وضعي بونك لأن خويل ملي رحمة أو ملي رحمة أبي بكريتا واو منالك دابازيه او كاتا تاثيرك اگر غريك زور جوربو يعني ريغاكا قباتا بيو او كاتا تاثيرك لا منالبونك بلام بو منال هیچ تاثيري ناكا کەواتە ئەم خانمانە پێویستە بە شێوەی نەشتەرگەری بە شێوەی عملیات منداڵیان ببێت یاخود بە شێوەیەکی طبیعی سروشتی حسب وضع منالك أو كاتا يعني كسري هاتوا يعني علاقينية كأي منالبوني اعتيادي يعني أجر سر منالك هاتوا بطبيعي أبي أجر يعني أوها علاقينية بنخوشة يعني وضع منال ووضع أو منالبونك بالله باشە تۆتت ئەگەر تەمەنی کۆرپەکە 20 هەفتە کەمتر بێت 20 هەفتە کەمتر بێت منداڵەکە دەبێت لەبار ببرێت دەبێت لە ناو بدرێ باشە ئەگەر ینی دایک ڕەزامەندی لەسەر ئەمە نەدات حاڵەتی دایکەکە کۆرپەکەش دەگا بەکوێ طبعا خوي اگر قبولي نكردوا دايك بو دايغريني من علاقة دبي بلين بزعني انه ام نخوشا احتمالا يعني شيء بنجكا جيشت مرحلة زور متقدمة واحتمالا دواي من البونك اصلا علاجي نابي يعني اتشيتا بو اسقانو ميشكو بو يعني اوان فأبي بزاني يعني أو تحمل مسؤولية إما تحمل أو كاتا إما تحمل مسؤولية أمشتا ناكين. کەواتە لە دوای ئەو حاڵەتە دایک دەتوانێت بە شێوازێکی ئاسایی منداڵی بێتەوە لە دوای چارەسەربوونی لەم نەخۆشیە؟ طبعا أمانيته لنوعي علاجك ولنوعي چارەسەربوونەکە مثلا ئەگەر کەواتە جۆری چارەسەرەکانمان بۆ باس بکە دواتر دێنە سەر ئەو خاڵە دکتۆرە گیان. بەڵێ جارێ با قسە بکەین بۆ چۆن منعکەین چۆن سکرین چۆن دۆزینەوەی ئەم پێش عیلاج پێش چارە يعني یەکەم شت فحص لای ئەبێ هەموو ژن فحص لای پزیشکی ژنان بکات يعني فحصی دەوری ئەبێ هەموو 4 مانگ 6 مانگ فحصی دەوری بکات لای دکتۆری پزیشکی ژنان دووەم شت ئێمە مەسحەمان هەیە يعني ئەبێ هەموو ئافرەت 25 حتا 49 ساڵ سێ مانگ جارێ مەسحە بکات بۆ هەموو ئافرەت يعني علاقەی نییە نەخۆشی هەیەتی یان نیەتی هەموو ئافرەت ئێستا پرۆگرام هەیە لە هەموو مستشفەکان لە کەرکووک لە ئازادی هەیە لە مستشفای کەرکووک هەیە لە مستشفا نەسر هەیە لە سلەیمانی و لە هەولێر لە 25 حتا 49 ساڵ ئەبێ 3 ساڵ جارێ مەسحە بکات پاپسمیر دوای 49 ساڵ حتاکو 64 ساڵ 5 ساڵ جارێ مەسحە بکات ئەگەر ئەم فەحسە ئەگەر ئەم مەسحە طەبیعی نەبوو یان کێشەیەکێ هەبوو ئێمە یەکسەر تەحویلەکە نەخۆشەکە تەحویلەکەین بۆ نازووری مڵی ڕەحم نازووری تایبەتمان هەیە بۆ مڵی بەس بۆ مڵی ڕەحم ئەو کاتە ئێمە ئەتوانین پارچە وەرەگرین و بینێرین بۆ زەرعی نەسیجی سیەم شت مەسحامان هەیە بۆ ڤایرۆسی هیومن پاپیلۆما ڤایرۆس کە هاوکاری زۆر ڕئیسیە بۆ شەرپەنجەی مڵی ڕەحم لە دەرەوە نازانم وابزانم يعني من بۆ لای ئێمە نەگەیشتووە ڤاکسین هەیە ڤاکسین بۆ هیومن پاپیلۆما ڤایرۆس هەیە بۆ مناڵەکانی يعني صف 1 و 2 لە دەرەوە طبعا لە وڵاتی دەرەوە هەیە ڤاکسینی هەیە بۆ ئەم شێرپەنجە
پاک و تەمیزی خۆیان زۆر مهمە، نەبوونی عیلاقەی لە دەرەوەی خێزان و عیلاقەی نەبوون عیلاقەی شەرعی، گشتی ئەمە زۆر ڕێگا کەریەکانە بۆ ئەم شەرپەنجە. بەکارهێنانی دەرمان و هورمۆنی بۆ ماوەیەکی زۆر درێژ ئەبێ یعنی لە چاودێری پزیشکی بێت، یعنی با بڵێن فەحسی دەوری زۆر مهمە بۆ ئەم یعنی فترە مەسەلەن بۆ 25 حتا 49 لە دوایی حتا 64 ساڵ، چونکە نیشانی بدایەی ئەم نەخۆش حتاکو توشبوونی شێرپەنجە تقریباً 10 ساڵە 20 ساڵە ئەمە کەم نییە، یعنی ئێمە ئەگەر کەشفی کەین ئەم شێرپەنجە ئەم لە بدایە توشبوونەکەی پێش شەرپەنجە زۆر علاجی زۆر ئاسایە و نەوعی علاجی زۆر یعنی کۆنزەرڤەتیڤ بێ، یعنی محافەظاکەین لەسەر ڕەحم و مڵی ڕەحم. کەواتە ئێستا بابینە سەر چارەسەرەکان عیلاجەکان بۆ شەرپەنجەی ملی منداڵدان چیە لە مەراحلە جیاوازەکاندا دکتۆرە؟ بەڵێ وتم لە بیدایەی نیشانی بیدایە، یعنی ئەگەر کەشف کراوە ئەم شێرپەنجە طبعاً فقط استئصال مڵی ڕەحم ئەبێت و فەحص دەوری دوایی فەحص دەوری ئەبێت، کۆن بایۆپسی دوایی هەر نازوور ئەبێ دوای 6 مانگ و دوای ساڵێک تقریباً حتاکو تەکیدکەین ئەمە شەرپەنجەی نەماوە. بەڵام ئەگەر فترەیەکە زۆر چوو لەسەری توشبوون مەراحلی زۆر متقدمە بوو استئصال ڕەحم ئەبێ، حتى ئەگەر یعنی ئەو ئافرەتە گەنج بوو ڕەحم فرێدان و دوایی عیلاج کیمیاوی و عیلاجی ئیشعاع ئەبێ. بعضە جار هیچ یعنی گەشتووە زۆر مەراحلی متقدمە حتى لە عملیات استیفادە ناکە، 35 ساڵ ئیشعاع وەرەگرێ یان استیفاداکە و یان استیفادە ناکە. یان شتێ زۆر مهمە ئەو فەحص دەوریەکە زۆر مهمە کەشف ئەم نەخۆشە، یعنی سەرپەنجە لە بیدایە زۆر مهمە. یعنی کەواتە چ جۆرە چارەسەرێک کام نەوعی عیلاج ڕێگری دەکات لەوەی خانمێک یاخود دایکێک دووبارە منداڵی ببێتەوە، دووبارە حەمل بکات؟ طبعا تراكيلكتومي بڵێن استئصال مڵی منداڵ بوون، فقط استئصال مڵی منداڵ بوون ڕەحمی ئەمێنێ و ربط ئەبێ بۆ جارێتر، یعنی بۆ کەزگەکە ربط ئەبێ بە مناڵی توش بە 7 مانگ و 6 مانگش نەبێ، بەڵام زمانی نییە، چونکە ئەگەر ملی ڕەحم نەماوە یعنی زمان نییە مناڵەکە گەشت بمێنێتە بۆ 9 مانگ و حتى 8 مانگ، يعني أبيته ب6 مانگ إسقاط أبيه و7 مانگ مناڵی ئەبێ. طبعا دواي بس استئصال مڵی منداڵ بوون علاج کیمیاوی هەیە کە تەواوە بێ دوای ساڵێک 2 ساڵ اینجا ئەتوانین بڵێن بڕۆ با مناڵت بێ قەینا. بعض جار علاجی کیمیاوی و علاجی ئیشعاع تەئسیرەکە لە مەخزوونی هێڵکە، فئێمە نەخۆش ئەینێرین بۆ هێڵکەکانی دەریەکەین و بیکەینە ناو فریز بە حتا علاج کیمیاویەکە تەواو بێ و علاج ئیشعاعەکە تەواوە بێ، اینجا دوایی ئەتوانین ئەطفال ئەنابیبی بۆی کەین. دکتۆرە ئەم شێرپەنجەیە ئەم جۆری سەرەتانە ئەم نەوعام نەقلە بێت بۆ ئاڵاکانی تری جسم؟ بەڵێ نقلة بێ لۆکۆ ریجینەڵ، یعنی نقلە بێ بۆ مەثانە بۆ لە خۆڵە اینجا ئەڕوا بۆ خێن و ئسقان و ئەوان، یعنی یەکەم شت نقلە بێ بۆ ئەعضائی تەنیشت، ئەمعا لە خۆڵەکان و ئەمعا و قۆڵۆن و مەثانە و ئسقانی حەوز و گورچیلەکان، اینجا دوایی بۆ هەموو گیان نقل ئەبێ. بڵێ بەڵام نقل نابێ بۆ مناڵ.
شتێ زۆر باشە نەقل نابێ قەت بۆ مناڵ کە ئەو ئەفرەتە کە زگی هەیە سەرەتان قەت نەقل نابێ بۆ مناڵ بەڵام تەسیرەکە یعنی طبعا بە تەداخلاتی عیلاج و ئەوان زۆر چاکە دکتۆرە بابەتێکی تر کاتێک خانمێک یاخود کەسێک عیلاج وەرئەگرێت تەواو چارە سەر ئەبێت ئەگەری هەیە لە داهاتوودا احتیمالی ئێوەیە لە داهاتوودا دووبارە تووشی ئەم حاڵەتە ببێتەوە؟ بەڵێ ریکەرنس هەیە یعنی دووبارە بێتە ئەتیادیە زۆر احتیمالیشی زۆر زۆر گەورەیە بەڵام دوای عیلاجەکە ئێمە فەحز دەوریمان هەیە لە سیتیسکان و پێتیسکان و پاپسمیر و کۆلپۆسکۆپی نازووری مڵی ڕەحم ساڵێ 6 مانگ جارێ ئەگەر نەبوو دوایی ساڵێ جارێ بێتە یعنی متابعە بەس ئەبێ یعنی دووبارە ئەبێ کەواتە دکتۆرە ئەلامێ تعلیماتی تۆ وەرگرم یعنی بۆ خانمان چی دەڵێ بۆ خەڵکی چی دەڵێ بۆی خۆیان بپارێزن لە توشبوون بە شێرپەنجەی ملی منداڵدان با بڵێن چی ئەفرەتێ بوونی توشبوونی خێن لە غێر کاتێ سەرمانگانە و خێن لە دوای علاقەی جنسی یان خێن لە دوای وەستانی سەرمانگ ئەمە گشتی بیدایەی ئەعراز نەخۆشەکە شەرپەنجەکەیە ئەبێ یەکسەر بڕوا بۆ ئافرەتی دکتۆری ژنان ژن عفوان فەحس بێ ئینجا دوایی مەسحەمان هەیە فۆر فری یعنی مەجانی لە مستەشفا مەسحە بیکات و ئەگەر شتێ یعنی پاککردنی خۆیان و پاک و تەمیزی خۆیان زۆر مهمە علاقەی لەدەر علاقەی شەرعی نەبێت علاجی هورمۆن و حەبێ مەنع لە کاتێکێ زۆر ماوەیەکی زۆر درێژ بە پێ چاودێری دکتۆر نەکات فەحز دەوری زۆر مهمە لە مستەشفا یان لە عیادە تایبەت زۆر مهمە ئەوان دکتۆرە لە نازە پسپۆری نەخۆشەکانی ژنان و مناڵبوون لە کەرکووکەوە لەگەڵ ئێمە بووی دکتۆرە یان زۆر سپاس بۆ تۆ تەواوی زانێرەکانت